چی ڕوودەدات ئەگەر بێت و هەڵاوسانی پرۆستات چارەسەر نەکرێت. بەناوی خی گەورە و میهرەبان، من دکتۆر زانا مەعروف شێخانی، پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکی پیاوان. بەڕێزان، ئەگەر هات و هەڵاوسانی پرۆستات چارەسەر نەکرا لە کاتی خۆیدا، ئەکەری هەیە چەند ماکێک لە دوای خۆی بێنێ. ئەویش دروستبوونی بەردی میزەڵان و گیرفانی میزەڵان، دووهەمیان سستبوونی گورچیلەکان، سێهەمیان کە حاڵەتێکی زۆر دەگمەنە ئەویش گەڕانەوەی میزە بۆ ناو گورچیلەکان و دەرەنجام یەکێ لە ژوورەکانی گورچیلە کون بێت و میز بچێتە دەرەوەی گورچیلە. ویستم ئەم بابەتە باسکەم لەبەر ئەو چارەخوازەی کە سەردانی کردین زۆر حاڵەتێکی تایبەت بوو و زۆر دەگمەنە. ئەویش بەهۆی هەڵاوسانی پرۆستاتەوە چارەسەری نەکردبوو بۆ ماوەیەکی دوور و درێژ، دەرەنجام میزەکە گەڕابووە ناو گورچیلەی یەکێ لە گورچیلەکانی و لە ژوورێکی بچووکی بەشی خوارەوەی گورچیلەکە کونێک دروست ببوو، میزەکە دەهاتە دەرەوەی گورچیلە، تووشی هەڵاوسانی تووشی هاوکردنی کردبوو، ئازارێکی زۆر، باری تەندروستی ناجێگیر بوو، بۆیە نەخۆشەکە چارەسەری تایبەتی وەرگرت بۆ ماوەی 1 هەفتە تاکو باری تەندروستی جێگیر بووبووە. دواتر بڕیارماندا هەڵاوسانی پرۆستاتەکەی بۆ چارەسەرکەین لە ڕێگای نازوڕۆ. وەکو دەبینن هەڵاوسانی پرۆستاتەکەمان چارەسەر کردووە لە ڕێگای نازوڕۆ بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکەمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.